ئاوی بەنداوی دوکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە بە جۆرێک 22 ساڵە هێندەی سێمانگی ڕابردوو ئاو نەڕژاوتە بەنداوەکەوە لە کۆی 116 مەتر بەرزی دیواری بەنداوەکە بە تەنها 6 مەتری ماوە بۆ پڕبوون و بەڕێوەری بەنداوەکەش دەڵێت هیچ مەترسیەک بۆ سەر بەنداوەکە نییە و هەموو ئامادەکاریکیش کراوە بۆ ڕوبەڕبوونەوەی هەر ئەگەرێک لە کاتی سەرڕێژبوونی ئاوی بەنداوەکە. ئێمە بەنداوەکەمان زۆر دروستە، زۆر سەلامەتە. ئێستا لە ئامادە باشیین بۆ قورسترین ئاو کە بۆی تەسمیم کراوە بیگرێت کە 7 ملیارەکەیە و ئەم ساڵ لە مانجی 22/11ەوە بارانبارین دەستی پێکرد تۆزێ پێشکەوت کە سێرەکەین بە بەردەوامی هات. هەتاکو ئەمڕۆکە نزیکەی 630 میلیمتر بارانمان هەیە. ئەگەر ئەم ئاوستی بارانبارینە بەراورد بکەین لەگەڵ ساڵانی دروستکردنی بەنداو 22 ساڵە بێ لەم سێمانگە ئەم ئاوا ئاوی وانە هاتووە و ئەمە تیکراربوونەوەیەکە بۆ ئەوەی کەوا بەنداوەکەمان بتوانێت لەو کاتەوە تاکو ئیستا 12 مەتر ستونی بەرز کاتەوە، یعنی نزیکەی 2 ملیار و نیو ئاومان خەزن کردو ئەمڕۆکە لە بەنداوەکە. یعنی ڕێژەی ئاو لە بەنداوە ئیستا 5 ملیار و 300 ملیۆن مەترە سێژە ئاو لە بەنداوەکەدا هەیە. ئەوەی ڕاستی بێت نامەوێت لێتان بشارمەوە ئێمە 88 پڕبوونی ئەو بەنداوەمان بینی، بەڵام 88 یەک تەجاوز نەکرا بۆ سەر مەقتەعی تەسمیمی زیەکە، چونکە وادانراوە چەند ئەو ئاوە لە بەنداوەکە بەربیرێتەوە بە تاقەی تەسمیمی زیەکە بیگرێ. بەڵام لە دوای 91ەوە بەڕاستی فراوانخوازیەکی غیرە مەشروع کراوە لەسەر زەی دوکان، خەتە ئینغیمار کە ئاو ئەیگاتێ هەمووی ئیستا پڕکراوە لەگەڵ مەقتەعی تەسمیمی بچووک بۆتەوە و کەپراتێکی زۆر دروست کراوە و هەروەها خانووی لەسەر دروست کراوە و ئەمانەش هەمووی هاوڵاتیانی کوردستانن. ئێمە حەز ناکەین وەکو شتەکە بە تەجاوز کراوە ئێمە ڕێیان وای لێ بکەین کەوا زەرمەند بن لێ. کۆتایی مانگی ئایار کۆتایی وەرزی بارانبارینەوە تاوە کاتەش بەردەوام ئاستی بەنداوەکە لە هەڵکشاندا دەبێت هەتا ڕادەی پڕبوونیش دەگات. لەم کاتەدا ئەوەی ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە بەشێک لە کەپر و پرۆژە گەشتیارەکانی سەرزەی دوکانە. قایم قامیەت و لایەنە پەیوەندیدارەکانیش هۆشیاری دەدەنە ئەو پرۆژانە لە ئەگەری پڕبوونی بەنداوەکە و ژێر ئاوکەوتنیان. ئەگەر ئەم حاڵەتەوا دروست بوو زیاد لەوەی کە تەسریفەکرێ ڕێژەی ئاو هەبوو وەلافاو هەبوو فەیزانی زیاتر هەبوو گەشتە ئەوەی تەسریفکردنەکە فریانەکەوت و سەرڕێژی کرد و ئاستی ئاو لە بەشی خوارەوەی دوکانانی لە زیەکە ئاستی ئاو بەرز بوویەوە ئەچیت کۆمەڵی پرۆژەی گەشتیاری هەیە لە خوارەوە کە گەشتیار سوودی لێبینن لەوانە کۆمەڵێکیان مۆڵەتیان هەیە و ئەو مۆڵەت پێدراوانە کە بەڕێوەبەرایەتی گشتی گەشتگوزار مۆڵەتی پیاون بە هەماهەنگی بووەوە بەپی ئەو دیزاینە بۆ کە محڕەماتی زیەکە نەگری ئەوانە تەسەور ناکەم زیانیان پێ بگا. ئەوەی تری کەماوەتەوە کۆمەڵی هاوڵاتی بۆ دابینکردنی بژێوی خۆیان و بۆ دابینکردنی بژێوی ماڵ و مناڵیان ساڵانی پێش و کۆمەڵی کەپر و پرۆژەی گەشتیاریان کردووە لەسەر زەی دوکان بە بەرزبوونەوەی و ئاستی و ئاوە ئەچیت هەندێکیان زەرمەنە بن. ئێمە ناتوانین بڵین ئەتوانین کارێ بکەین لە ڕێگەی فەرمانەکانمانەوە کە هیچ زەرەر نەکەن، بەڵام ئەتوانین وا بکەین کەمترین زیانیان بەرکەوێ بۆ دوو سەبەب. یەکەمیان ئەمانە هاوڵاتی قەزای دوکانن و وڵاتیە وڵاتن بێ هاوکار و هەماهنگ بین بۆی زیانیان بەرنەکەوە و کەمترین زیانیان بەرکەوێ و دواتریش پرۆژەکانی ئەوانیش لەو پرۆژان کە گەشتیار لە مەوسمی گەشتکردنا کە وردە وردە دەست پێەکە بەردەوام سەردانیانەکە بۆی کەمترین شوێن زەرری پێ بکەوێت بۆی گەشتیار بتوانێت زۆرترین شوێنی دەستکەوە بۆ گەشتکردن و گەشتێکی ئارامکە. ئێمە وەک گوتم ساڵانی پێشوو ئامادەکاریمانەوە بۆ مەوسمی نەورۆز و ئەمساڵ ئەم ئامادەکاریشی بۆ زیاکەین بۆی بتوانین زەرەر و زیانی بەرزبوونەوەی ئاستی ئاوەکە کەمکەینەوە. لە بەدواداچوونی کورسات نیوزدا دەرکەوت ئەو کەپر و پرۆژە گەشتیارانەی مەترسیان لەسرە بێمۆڵەتن و بەبێ هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکانی قەزاکە کراون. لە ئەگەری سەرڕێژبوونی ئاوی بەنداوی دوکاندا پێدەچێت بەشێک لە پرۆژە گەشتیارەکانی سەرزەی دوکان ژێر ئاو بکەوێت. لایەنە پەیوەندیدارەکانی دوکانیش خاوەن پرۆژە گەشتیارەکان ئاگادار دەکەنەوە بۆ ئەوەی کەمترین زیانیان پێ بگات. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، دوکان.